كوابو أبي لوشان ديسان ئاگادار بین. خوای پەروەردگار کە لە سوورەی کەهف باسی گفتوگۆی دوو کەسەکەمان بۆ ئەجێڕێتەوە، ئیماندارەکە و ڕەفیقەکەی. لە دەرسێک لەوەی لەم مناقەشەیەوە فێرەبین ئەوەیە کە کابرا وەختی خوای گەورە فەرمێ وەضرب لەهم مەثەلەن ڕەجولەین، باسی ئەو دوو پیاوەمان بۆ ئەجێڕێتەوە لە سوورەی کەهفا کە هەردووکیان ساحەبی باخ و باخاتی خۆیان بوون، بەڵام یەکێکیان مەغرور و متەکەبر و لوتبەرز و بەگومان ودخل جنته وهو ظالم لنفسه قال ما أظن أن تبيد هذه أبدا ونازانم أعمها مسروت سامانم لدز بشو بفوته وما أظن الساعة قائمة واجنازانم قيامت براسي هبه وزندو بكرين وهستينوا ولئن رددت إلى ربي بخوا أقر قراشينوا احتمالك أقر قراشينوا أو لأجدن خيرا منها منقلبة أو كاتا لما يستاش كهما اللي باش مسوقرم بخوا لا يخواج لي ولا بهشتا زياتر ورقرم هاروك زور جيل بياوي أم زمانوا بإيمالم باب خوتا ماندو كرده بخوا كتوين القيامة ديما ليو چاكتره چينه بيشوا ليو زياتر ورقرين أقر چوين أواج الله أقر چوين بلا خواهي قورا فرمي قال له صاحبه رفيق مسلمانكي بيوتوا وهو يحاور وقفتقوي لقلا قرتو هربا ديالوغ ومناقشيكي هادي أنا بيوت أكفرت بالذي خلقك كافر بوي بو كسي كوا كردقارته ودروستي كردوي لعدمه وهناوتي وجود. أما طبعا هي كم كابرا كافر بو لبروي قماني لزندوبون وكهبوا وما أظن الساعة قائمة كابراي دوامي الرفيقيشي بما بكافري دانا أو زمانش هرم دو كابراي هورون هرم دو كسهبون لبروا بيويست كابرا حكمي كفركي بسرا دركا مادام هر أو دو كسن تفصيلاتي كي زورج لسر أما هيك هرتنا إمام الشافعي رحمة إخوائي لبي لسر أونيك يكسك أبو شوية لناو خلشية كفر وشتيكي واي لي باز بكري بلام إمامي آجري لكتابي الشريعة إمامي لالكائي أبو القاسم لالكائي كتابي كي بناوي شرح اعتقاد أهل السنة شاب كراو الشش مجلدة يان كتابي إمامي ابن تيمية رحمة إخوائي لبي أو أنا هم باسي أويان كردوه كتفصيل لسر أو هيك إمامي شافعي رحمة إخوائي لبي لودا زور نيبيكا وكو إمام برزكاني تر كأويك أشي مادام لي يقيني بوك أو كابرايا كفري لي ودركوتوا بقوليكي كفر گفتارێکی کوفرین یا کردارێکی کوفرینی لێ دەرکەوتووە ئەم خۆی یەقینی هەیە لەسەر ئەوە حکمی کوفرەکەی ئەدا بەسەریا و مامەڵەشی لەگەڵا ئەکا وەکو ئینسانێکی مرتد و کافر و هەروە حەزەری ژەداتە خەڵکی تریش ئەگەرچی ئەوەی سوورەی کەهف فەقەت بۆمان باسەکە کە هەر ئەو دوو کەسە بوون. بەڵام ئایا ئەگەر هاتوو کابرای مسلمان باسی حکمی کوفری ئەوی جێڕایەوە کە کوفرێکی کردووە و من لەبەرەوە بە کافری ئەزانم ئێمە ملزەمەکە لەوەی ئەزاناکان زۆریانە فەرمون نا ئێمە ملزەم ناکە لەبەر ئەوە ڕاستە کابرا ئەتوانێ پێمان بڵێ بڵێ کاکەجان من فڵانە ناسم گفتارێکی کوفرینی لێ دەرکەوت یان کردارێکی کوفرینی لێ دەرکەوت یەقینم هەیە لەسەر ئەوە حکمی کوفری بەسەرا ئەدرێ ئەو خۆی بۆی هەیە ئەو ڕەفتارەی لەگەڵا بکاوەکو مرتەدێک بەڵام ئێمە بۆمان هەیە قسەکەی ئەویش وەرنەگرین مەرج نییە قسەکەی ئەو وەربگرین و تەطبیقی بکەین بەو شێوە هەروەکو ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لەبێ لە کتێبی ئەلئوم لە مجەلەدی شەشەم لاپەڕە 166 باسی فەرمووە یان ئیمامی ابن تەیمیە لە مجەلەدی حەوت لاپەڕە 213 باسی فەرمووە تەفسیلاتی کیشی طبعا بەدوایە داوەتی هەروەکو کە عادەتی ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لە هەموو لایەکی ئەو زانە بەڕێزانە بێ ڕەحمەتی خوایان لێبێ. ئەمەش باسمان کردوتمان ئەو کەسەی کە زانی کابرایەکی ناسی کە زانی ئەمە کافرە قورئانی فرەداوەتە نەجاسەتێکەوە پێی کافر بووە یان بە هەر شتێکی تری گفتاری کوفرین یا کرداری کوفرین کافر بووە لە لای ئەتوانێ بە خەڵکی تری ڕاگەێنە کە ئەم کابرایە بەو شێوەیە حکمی کوفری بەسەرا هاتووە.